پێناسی تۆ چییە بۆ ژیان؟ ژیان لە لای من خەندەیە، ژیان لە لای من پێکەنینە، ژیان لای من ساتە وەختێکە کە دڵت تای خۆش بێ. ژیان مردنێکی زۆر زۆر هێدیە. وەڵا ژیانی لێرە هیچمان ناکەینێ، ئەمە ژیانێمە. ژیان هەموو ئەو ڕەهەندانە ئاگرێتەوە کە ئینسان لە سەرەتای لەدایکبوون و تا مردن پیاە تێپەڕەوە یا ئەیبینێ. ژیان وەک بازنەیەکی داخرا و وایە هەموو شتەکان هەر دووبارە ئەبێتەوە. ژیان پێناسی لە لای ئێمە ژیانمان نییە هەتا پێناسەکەی بزانین. وەڵا ژیانە و شتەیە کاوێت یایە بژیت. ژیان لای تۆ بەقەدر هەڵوینەکە شیرینە؟ زۆریش بە تایبەتی زۆری لێرە زۆر ژیان باشە. لە دنیای ژیانە بە تایبەتی لە هەرێمی کوردستانی خۆماندا بەڕای من ژیان بوونی نییە. مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانجەکەیتانەکەی زیان. ژیان هەروە ئاسان نییە، مرۆڤ بەبێ زۆر بە عاقڵی هەڵس و کۆرکا لەگەڵ بەرامبەرەکەیە بۆ نیشتیمانەکەی. ژیان لای من زۆر پیرۆزە و زۆر خۆشە. جوانی ژیان لەوایە مرۆڤەکان لە یەک نەچن. پێناسی تۆ چییە بۆ ئازادی؟ وشەی ئازادی چەند جار بەدوایە گەڕین، چەند جار هەوڵماندا. کریشنامۆرتۆ ئەبزانم نووسەرێکی هەندیە ئەڵێ هەر لە مێژە ئینسان ئازادی خۆی فرۆشتووە، ئازادی خۆی فراهەم کردو لە پێناوی شتێکا کە خەیاڵ بۆ خۆی شتێکی لە خەیاڵە دروست کردووە، ناوی لە ناوە لە خۆی گەورەتر ناوی لە ناوە خواوەند، ناوی لە ناوە شتێکی ئەفسانەی ناوی لە ناوە هەر شتێک لە پێناوی ئەوەی کە هەست دەکات کە ناتوانێت سەر بەخۆ ئازادی خۆی بەدەست بێنێت. ژیان بەبێ ئازادی نابێ. شاعیرێک کاتە کە باسی ئازادیە کات نیەتی بۆیە باسێکات. ئێمە شۆک و کورد هەمیشە باسی ئەو شتاناکەین کە نیمانە. ئازادی مڵکی کەس نییە، مڵکی هەموو خەڵکێکە. لە دەواازەی نەبوونی ژیانەوە واتە ئازادیش نییە کە تۆ ژیان نەبێ ئازادی کووە. ئازادی پیرۆسترین شت لای من جوانترین شت ئازادیە. ئازادی خۆشترەیە. ئازادی خۆشە لە ئەگەر ئازادی بوێ ئازادی خۆشە، بەڵام ئازادیەک یەکسان بێ، نەک ئازادیەکی بۆرجوازی بێ. من بژیم تۆ بمریت، من بژیم چەند کەسێک لە عەزابا بێ، ئەوانە بەلامەوە زۆر ناخۆشە. ئەو ئازادیە خۆشە کە یەکسان بێ، کە من دراوسەکەم مرتاح بێ، کە من مرتاح بۆم ئێوارە ئەو دراوسەکەم مرتاح بوو، معناوە منیش مرتاحم ئازادیە. ئازادی لای تۆ چییە؟ لای من وەڵای لای من هیچ نییە. وەڵای لای من هیچ نییە، چکە من گەنجێکم کە لە داوامەکەم تەواو بووم یەکسەر ڕاگەم بەلای کەسا بەتەوانێ
شۆڕمەوە ماڵەوانێت یەکسەر ئەخۆم بۆ وانی ئەسمەوە مەکتەبەکە ترابی ئازادەکەی من چی بێ کۆتایی بە لەش هێنێت بە ڕۆح هێنێ بە جەستە هێنێت بە عەقڵێنێ بە مێشکێنێ بەڵام ئەو شتانی کە لە پاش خۆتەوە بەجێ ئەمێنێت ئەوانە خۆی بۆ خۆی ماوە زیندووە مردن کۆتایی بە کێشەکان نایێت مرۆڤ نابێت بترسێت بەس بە سەربەرزیە بێ بمریت مردن دەست پلە بەرز و پلە نزم و ئەمانن بە یەک چاو ڕێچکاکە من بۆیە لە ژیانی خۆمدا دڵم بە مردن خۆشە مردن لای تۆ چی ئەگەێنێت وەڵای کۆتایی هێنانە بە هەموو ژیانێکی هەموو کەسێ لەسەر زەمین هەرەوەمانەیە ئەنتوان چیخۆفی نووسەری شانۆیی جیهانی ئەڵێت ئای لەم ژیانە تاڵە ناخۆشترین و تاڵترین شتەوەی لەم ژیانەیە وەک ئۆپێرا بە شکۆمەزنی کۆتایی نایەت بەڵکو کۆتاییەکەی تەنها بە مردن نیەت جگە لە مردنی شوم هیچ پاداشێک نادێتەوە ئینسانانی کە بەرژانیان بڕەنج و ئازارەوە گەیاندێتە کۆتایی وڵای مردن پێناسەکەی قورسە مردن لە ڕێگایەکە لەبەر هەمومانە هیچ پێویست ناکە خۆمانی لێ بشارینەوە خوا مردن زۆر ناخۆش ژیان لای تۆ چییە؟ ژیان وەڵایی بلێم چی ئەوەنەم قەبرە هەڵکەنەوە ئەوەنەمان قەبرە هەڵکەنەوە یعنی کە قەبرەکە هەڵەکەین بیر لەواگەینەوە ژیان چییە شوێنێک تۆ چەند کە سابەتکەی داوامکەی هەر خۆباچی شتێکیکەوە مەژغوڵکەی هەر شوێنەکە و نەتیجەکە ئەو شوێنەیە ئەو قەبرەیە وەڵی ژیان خۆشە بەس ژیان بیریش لێگەیتەوە خۆشە بەنسبەتەوە دەوڵەمەند بیا فەقیر بیا ئەوانە ژیان ئەو کاتانەی کە تایەژیت کە چیت هەیە بیبەخشی بە پاش خۆت ئەوە خۆت بۆ خۆی خلوودە مردن ئیمانم پێ نییە من تۆ شاعری نووسیەوە بۆ ژیان بە تاکید ئەگەر شاعر بۆ ژیان نەنووسێت حتمما بیر لە مردن نەکاتەوە بتەوێستین باسی ژیان بکەی ژیان بەبێ ئازادی نابێت ڕەنگە من وەکو ئەوان ژیان نەبینم ئەو کاتەی بارانە بارێ من بەبێت سەتر لەبەر بارانەکەم ئەوان پێمەڵێن تۆ بە تیشێتەوە سەرماتە بێ یعنی من ڕەنگە ژیان وا ببینم ژیان لای تۆ ڕەنەکانە ڕەنگەکانە بەس جاری وایە ڕوبەڕوو دەبنەوانەیە ڕەنگەکان ئەبەن بۆ حیزبایەتی بەس من لیان وەرەگرمەوانی ئەم ڕەنگانەی من نییە
هەموو جارێ دوو پاتێکم و ئەم ڕنگانە هی باوشی من نییە هی چەندین هونەرمەندە کۆچیان کردووە بە منیان بەخشیوە بە ئامانەت ئەم ڕنگانەی نیشتیمانێکە هی نەتەوەیەکە هی کەلتورێکە. ئەمە ژیانە لای تۆ؟ یارەواڵە هیچ ژیانێکمانە هیچ ماناوێکی نیە لە خانوویەکەم هەر معنای خانووی نیە هەر معنای ژیانی نییە هیچ ژیانێکمانە بەڵام ئەژیت وەڵی ژیانی کولم مەمرە هەرەوەی هیچ ماناوێکی ئەمڕۆ هەموو کەس فریای ئەوە بکە بتوانێت پارەپەیەکە مانێ ژیانیش بریتی نییە لە پارەپەیەکردن هەموو ڕۆژێ تیکرا دەبێتەوە براکەم ڕۆژە من ئێمە دەرەوە یا عاربانەیە یا ئەم کاغەزەیە ئەوەش دوکاندارەکان زۆری ئاگادارن زۆری وەکو یارمەتیمانێن بەسیعادێکی کەمتر یاستەکەی ئەم کاغەزە هەموو ژیانی تۆ پڕکاتەوە نەوەڵاوە هیچ مانایەکی نییە هیچ ژیانێک نییە تۆ بتەوێت بەوەت بژیت قەت ناژیوە بوو بە چارێکێکی کوڕە مەسوولەکان ناژی ژیانیچ ێ باشە خۆی ئەوە ژیان واهەیە بەو جۆرەیە بەیانی و دووبارە و سێبارە و دەبارا بێتەوە بەڵام کۆمەڵەشتی ژەبینی لە ڕۆژی پێش و جیاوازترە کۆمەڵە دەموچاوە بینی کۆمەڵە شتت بەرجوەکەوە کۆمەڵەشتی تازە لە ژیان نەڕۆیە خۆ لە دوێنێ و لە پێرە ڕوویناوە هەموو بەیانیەگەین بۆ بازار مەسەلەن تا ئێوارە ڕێنەوە ماڵەوە تۆزەی سەعات دەگەین نەخەوینەوە بەیانی هەم دەزینەوە بۆ ئیشەکەمان هەماشت دووبارە بێتەوە وەڵی وەکو ئێمە لەوانەیە زۆری هەر عینەشت دووبارە بێتەوە ئەوەم کافیە من کە کوڕەکەم خێزانەکەم کچەکەم هاوڕێکەم خۆشەویستەکەم شانازیم پێوکات لە دوای خۆمەوە من ئەو خلودەم ئەوێت ئەوەم ئەوێت بە تەنیا خۆمیتیان نەژیم کێشەم نییە چکم ئێستا ئێمە لە مەرحەلەی ئاژین شت بۆ خۆم نانووسم بۆ تۆ نووسم بۆ هاوڕەکە بنووسم بۆ کوڕەکە مێنووسم بۆ کچەکە مێنووسم ئەوەی کە بەجێڵی تەنها خۆشەویستیەکەواتە مرتاحم بەوەی کە ئەوان ئەو خۆشەویستیان لە نەسڕێتەوە مرتاحم لەوەی کە هەموو ساتێک ناوم بێنن وەکۆی کە ئێستا دایمە ناوی نالی و سالم و پیرەمێرد و گۆران و مەحوی و مەولەوی زۆر مرۆڤێ مردن پێی ناوێرێت زۆر نووسەرمان هەیە مەسەلەن من معجیبی سوقراتم 27 سەدە لەمەوە پێش بووە کەچی نامرێت هەمووشی شەفەوی بووە ینی سوقرات هیچ شتێکی نەنووسیوەتەوە زۆر مرۆڤەیە نەمردووە نمونە برایم چێوار نەمردووە مەسەلەن زۆر شخصیت هەیە زۆر شاعیر هەیە فایق بێکەس کامران مکری هەتا مردیش کە لە بچەی لە دەست و قاچا بوو هەر باسی ئازادیە کرد ئازادی نەبوو بەڵام نەمردووە مامۆستا برایمی خەیات نامرێت وەڵای مردن شێوەی هەیە ئێستا ئێمە لێرە مردوین بەڵام ئەوان لێواژین ئەوەشیان ئەو دنیاش خوای زانێت ژیانی چۆن هەموو کەسی هیوایەکی هەیە بەڵام بەعزە کەس هیوایە خنکاوە هیوای بۆ نەماوە ڕاستەکە کە پێی ناگە هەستەکەی کەس لێرە دوژمنی کەس نییە بەتەعشید هەستەکەی لێرە ململانەی هیچ شتێک لەم سەقەبرانەیە بەتەعشید ئەم ژیانە لە خەوێکە چێت ئەگەر خەوەکە کۆتایی پێبێت ئەبێتە تاریکی و ئینجاڵین خوا حافیز